ئەزیزانی نافتی بانیتان باش مەسەر دەشغەفورم ئەمڕۆ لە سنتەری چاسەرکردنی نەخۆشەکانی پێستەوە لەگەڵتانم لە بڕگەی کینەی هۆشایی تەندروستیدا با بزانین ئەو نەخۆشیانە کە تووشی پێستمان دەبن چین ئایا چارەسەر چۆنە ئایا ئێمە چۆن بتوانین پێستمان بپارێزین لە نەخۆشی پێست و پێویستمان بە سنتەر نەبێت و خۆمان بپارێزین بۆ زانێت زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە فەرموون لەگەڵمان بن. ئەزیزان ئێستش بۆ باسکردن لەسەر نەخۆشیەکانی پێست لەگەڵ دکتۆر ڕەنجدەردا کە پسپۆرە لە نەخۆشیەکانی پێستا قسە دەکەین. کاکتۆرم کاتت باش. سپاس. کاکتۆر ئەگرێ پێمان بڵێیت نەخۆشخانەی پێستی ڕاوێژکاری چییە؟ ئیشتان چییە؟ بەڵێ ئەم سنتەرێکی ئەم ڕاوێژکاریە واتە بۆ دەستنیشانکردن و لە عینەکات چارەسەری نەخۆشیەکانیشە و سنتەرێکی فێرکاریشە. ئێمە نزیکەی 18 پزیشکی پسپۆڕی پێسمان هەیە کە ڕۆژانە لێرە بە شەفتی جیاواز داوامەکەن دیارە بەس بەیانیان داوامەکەین چونکە سنتەرێکی ڕاوێژکاریە. نزیکەی 25 خوێندکاری جیاواز لە پسپۆڕایەتی پێست لە دبلۆم و لە ماستەر و لە دکتۆراواتە بۆردمان هەیە نزیکەی 25 خوێندکارمان هەیە. نەخۆش ڕۆژانە سەردانەکات بە ویستی خۆی کاتێ هەستەکە کە نەخۆشیێکی پێسی هەیە پێویستی بە دەستنیشانکردن یا بە چارەسەر هەیە سەردانی سەنتەرەکەمانەکە. لە هەمان کاتیشان لە نەخۆشخانەکانی تریشەوە جا ئایا بنکەی تەندروستی بێت نەخۆشخانەی تر نەخۆشمان بۆ ڕەوانەکە. یەکەم سنتەر بوو کە لە کوردستان وەکو سنتەرێکی تایبەت بە نەخۆشی پێستکرابێتەوە. ڕۆژانە نزیکەی 200 بۆ 250 نەخۆش سەردانمانەکە. کارەکانمان تەنها دەستنیشانکردن نییە بە شێوەیەکی ڕاوێژکاریە شێوەی سەریری ئەمەلیاتی بچووکەکرێ بۆ نەشەرگەری بچووکەکرێ بەشی نەشەرگەری چینە و نەشتەرگەرانەکە لێرە ئەو نەشتەرگەرانی ئێمەیەکەین توان بڵێم دوو جۆرە بە شێوەیەکی گشتی بەشێکیان بۆ دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکەیە دەستنیشانی نەخۆشیەکە دواتر چارەسەر بە پێی جۆری نەخۆشیەکە بەشێکی تریشی هەر خۆی چارەسەر نەشتەرگەر و چارەسەر بەکارهێنین بەڵێ بەشی نەشتەرگەریشمان هەیە. کاکتۆر گرنگترین بڵێن دیارترین شایعترین نەخۆشەکانی پێست چین لەم سەردەمایە ئێستا بۆ نمونە سەردانتانەکەن لەم نەخۆشخانەی پێستان بەڕاستی خۆی هەموو نەخۆشەکان هەموو جۆرە نەخۆشەکانمان هەیە بەڵام ئەوەی کە زۆر باوە نەخۆشە گوازراوەکان زۆرە بینی جا ئایا نەخۆشیەکە نمونەی وەکو چی زۆر نەخۆشیمان هەیە ڤایرۆسیە بۆ نمونە نەخۆشی بالووکەیە هەندێک نەخۆشی ترمان هەیە لە ڕێی کۆنتاکتیان بەرکەوتنی ڕاستەوخۆ لە بینی کەسەکان نەخۆشی گوازرێتەوە یعنی نەخۆشی گەڕی دەرکۆمیەکتە زۆر شتمان هەیە نەخۆشی گوازراوەکان بە زۆری ڤایرۆسەکان نەخۆشی کەڕوومان هەیە بە هەمان شێوە نەخۆشی بەکتریاکان ئەمانە زۆرە بینی جگە لەوە نەخۆشیەکانی تر کە ئەوانەی بەهۆی کاریگەری ڕاستەوخۆی هەتاو دروستە بێت دیارە بە پێی زەمن ئەو نەخۆشانش سەردانمان زۆرەکەن نەخۆشی درێژخایانمان هێلوانە نەخۆشی سەدەف نەخۆشیەکانی تری وەکو قژ ڕووتانەوە ئەمە زۆرینی با بڵین ئەو نەخۆشیانە پێکەین کە ڕۆژانە سەردان. بەڵێ کاکتۆر ئەڵێن حاڵەکاتی نەفسی یان بۆ نمونە نەخۆشی حاڵەکاتی دەرونی و شتانەکە لەسەر پێستەکات بەدڵنیایەوە ئێمە توانین پێست وەکو ئاوێنەیەک سیرکەین وەکو ئاوێنەیە کە لێوەی نەخۆشیە سیستماتیکەکانی لەش لێوەی بۆ یەکەم جار نیشانەکانی دەرەکەوێت لە هەمان کاتیشە نەخۆشیەکانیش بە پێچوان و کار لەسەر پێستەکە. ئەوەی کە کێشەیە لە نەخۆشی پێستێکی لەو کێشانەی کە ئێمە پزیشک ڕۆژانە ئەیبینین خەڵک ئەوەی کە دەستی ئەکەوێت لە ناو ماڵەکەی خۆی لە کرێم بێت لە مەرهەم بێت لە گیراوە بێت لە هەر شتێک بێت سەرەتا خۆی ئەوانە بەکارهێنێ بەبێ ئەوەی ڕێنمای پزیشکی وەرگرتە بێت کەسێک شێوەی برینێکی هەبووە وە هەستەکە برینەکە ئێمەش هەمان چارەسەری بۆ ئەبێت بەڕاستی ئەمە شێوەی برینەکە تێکەیە دەستنیشانکردنی نەخۆشیەکە دواخە لەوانەیە کۆرسەکەشی کۆرسێکی قورستری باتێ بێجگە لەمەش سەردانی هەندێک بڵین عیادەی دەرەوە ئەکات یاخود ئەو دەرمانانەی کە بە ئاسانی دەستی خەڵکەکەوێت لە سەیدەلیەکان بێ یان لە شوێنێکی تر بێ تی هەڵەسوێ بەکاری ئەهێنێ ئەمە وا ئەکات دەستنیشانکردنی نەخۆشیەکە دوا ئەکەوێت ڕەنگ نەتیجەیەکی باشتریشی نەبێ لەبەر ئەوە باشترین شت لە کاتی بوونی کێشەیەک لە پێستا جا بە شێوەی پەڵە بێ بە شێوەی سووتانەوە بێ بە شێوەی خوران بێ هەر شتێک یەکەم کەس سەردانی پزیشکی پسپۆڕ بکات بۆ نەوەکۆم سەنتەری ئێمەکە هەموو ڕۆژێک جگە لە ڕۆژانی هێنی دەوامی تا هەیە و ژمارەی باش لە پزیشکی پسپۆڕمان هەیە سەرباری قەیرانەکان کە جێی خۆیەتی باس کرێ سەنتەرەکە بەردەوامە لە پێشکردنی خزمەت
خزمەتگوزاری تەندروستی نەخۆشی پێست هەموو تەمەنەکە جیاوازەکان تووشی ئەبێ لە مناڵێکی یەک ڕۆژەوە بە هەژمارێکین هەتاکو تەمەنە زۆر بە ساڵات چوەکان نەخۆشی پێست ئەتوانین بە دوو جۆر ئێمە باسی ڕێنمایی بکەین ڕێنماییشان ئەوەیە خۆپاراستن لەو شتانی کە نەخۆشی پێست واکەن زووتر دەرکەوێیان دەبنە هۆی دروستبوونی لە ئەساسەوە بەرکەوتنی زۆر بە تیشکی خۆر بۆ نمونە لە خۆ بەکارهێنانی دەرمان یان سەردانکردنی هەڵا بۆ شوێنێک بۆ چارەسەری نەخۆشی پێست واتە هەموو کەسێک توانێت چارەسەری نەخۆشی پێستی نییە دەبێت کەسی پسپۆڕ و تایبەت بە نەخۆشی پێست لەسەر برینێک یاخود لەسەر نەخۆشیێکی تایبەتی پێست ڕێنمایی با و چارەسەر بە لەبەرەوە باشترین شت خۆپاراستنە خۆپاراستن بۆ نمونە تیشکی خۆر لە مادەی زیان بەخش بەکارهێنانی هەندێک بۆ نمونە دەستکێش بۆ بەکارهێنانی دەستکێش بۆ نمونە کەسێک کە ئیشێکی دیاریکراوی هەیە بەرکەوتنی بەردەوامی هەیە بۆ بە ئاو بە مادەیەکی شیمیاوی بە چیمەنتۆ ئەمە ڕێنمایەکی گشتگیرە بۆ هەموو کەسێکە بێ لەگەڵ لە خۆ بەکارڕێهێنانی دەرمان خاڵێکی تریشێکە زۆر گرنگە لە کاتی دەرکەوتنی هەر پەڵەیەکی نائاسایی هەر برینێکی نائاسایی پێست بە زووترین کات سەردانی پزیشکی تایبەتی پسپۆڕی نەخۆشیەکانی پێستکە بۆ زوو دەستنیشانکردنی و بە هەڵە وەرنەگرتنی دەرمان ئەمە ڕێنمایی گشتگیرە بۆ نەخۆشی پێست بەڵێ کاکتۆر ئەوەی کە ئێمە ڕەچامان کردو کە ئەمڕۆ لەم سنتەرایە بووین ئەس بین خەڵکێکی زۆر ینی زحامێکی زۆر سترێسێکی زۆر لەسەرتانە زەختێک ئایا بۆ نمونە ئێوە لە تواناتان هەیەەوە نەخۆش بۆ نمونە سەردانتان کاڕاگیرکە ئایا چەند بۆ نمونە چەند دکتۆری پسپۆڕ لێرە دانیشەکە بتوانێت ئەو کەسانە تیمارکەن لێرە بەڕاست سەرتا ئەم سنتەرە کە کراوەدەوە بە پی داویسی ئەو کاتە کراوەدەوە وەکو هەنگاوی یەکەم شتێکی زۆر باش بووە ئێمە دەستخۆشی لە هەموو ئەوانەکە کە یارمەتی دەربوون لە سەرەتا بنیادنانی سنتەرەکە و دروستکردنی سنتەرێکی تایبەت بە نەخۆشیەکانی پێست ئێستا سنتەرەکە لە ئاستی خواستی خەڵک و ژمارەی زۆری خەڵکانیە ئێمە زانین خەڵکێکی ئاوارەی زۆر ڕووی لە شارەکە کردەوە بەبێ ئەوە ژمارەی دانیشتوان خۆی هەرڕووی لە زیاد بوونە هۆشیاری خەڵکیش هۆشیاری تەندروستی خەڵکیش وای کردووە کە زیاتر لە جاران بە تەنگ پێستیەوە بێت بە دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشی پێستەوە بێت شوێنی سنتەرەکەمان بەڕاستی شوێنەکەی گونجاونیە وەکو سنتەرێکی هەم فێرکاری هەم سنتەرێکی ڕاوێژکاری وەکو بیناکەمان بچووکە ئێمە لە سەرەتاو ئاماژە پێکرد ئێمە تەنها دەست نیشانکردن و چارەسەری نەخۆشییان ناکە ئەمە سنتەرێکی فێرکاریشە کە تا خوێندکاری فێرخوازی نەخۆشیەکانی پێست پێ ئەگەێنرێ 25 خوێندکاری دبلۆم و ماستەر و دکتۆرامان یعنی ئەوە کاکتۆر ینی چۆنی بۆ ینی دەستی تیا خوێندرێت بۆ نمونە شوێنێکی لۆکەشەکەش تام بچووکە بەڕاستی چۆنین ئەوە ئێمە دووسێ هۆڵی بچووکی خوێندنمان هەیە ئێرە بە شێوەیەکی فەرمی لە ساڵی پێرارەوە کراوە بە سنتەری بۆردی کوردستانی بۆ نەخۆشیەکانی پێست کە لە هەر چوار پارێزگاکەی هەرێمەوە باڵێن بە پارێزگای هەڵەبجەشەوە هەر فێرخوازێک کە بێ لە نەخۆشیەکانی پێست بخوێنێت دواوەی کە بە کۆمەڵێک فلتەر و تاقیکردنەوە ئەڕوا لێرە ئەبێ بە خوێندکار و بە شێوەیەکی فەرمی بڕوانامی زانستی خۆی وەرەگرێت بێجگەلەوە ئێمە خوێندکارانی دبلۆم و ماستەرمان هەیە سەر بە وەزارەتی تەندروستی ئەمانش بە هەمان شێوە خوێندی ماستەری تیاتەواوەکەن و خوێندکاری زانکۆی سلێمانیشمان هەیە تۆناغی پێنجەم کە بەپێی ئەو خشتە تایبەتی خوانە لێرە سەردانەکەن و خوێنی زانستی نەخۆشی پێ زۆرەگرن کاتە سنتەرەکە هەم ڕاوێژکاریە هەم فێرکاریە لە ڕووی بینا و لە ڕووی مەساحە و بەڕاستی لە ئاسی خواسی ئەوشتانانیە پێویستی بە گەشەکردن هەیە هەم شوێنەکەشی شوێنێکی توای بڵین چەپەکە زۆر کەس وەکو نەخۆش ناتوانێت بە ئاسانی بیدۆزێتەوە کەوتونێتە قەراغی شارەوە لە شوێنەکانی شوێنەکەمان شوێنێکی زیاتر شوێنێکی سڵێناعیە ئێرە لە گەڕێکی داواکاریمان بەڕاستی هەرچەنە ئێستا ڕەنگە قۆناغی ئەوە نەبێت بەڵام دابینکردنی شوێنێکی لەمە گەورەتر و لەمە فراوانتر بۆی بتوانێت هەم بەردەوام بێت هەم گەشە بە خزمەتگوزارەکانی بە زۆر سپاس بۆ دکتۆر ڕەنجەر سپۆڕی نەخۆشیەکانی پێست ئەزیزانی ئێنارتی لەم بەرگەیە ئێمە ڕوومان کردەوە کە با بزانین ئەو نەخۆشیانەی پێست چییە ئایا چارەسەر چییە ئایا ڕێنمایی چییە بۆ ئەوەی کە کەسێک بۆ نمونە هەڵەتێکی نەخوازرا و لە لەشیا بۆ نمونە لەسەر پێستی بەتایبەتی ڕوو بدات چی بۆ بکرێت کاکتۆر ئەو ڕێنمانەی پێبەخشین هیوادارم سوتان لێ بینی دوێت تا بڕگەیەکی کە بەخواتانە سپێرم تەندروست بن